وەک دەگوترێ پەرستارەکان دڵی نەخۆشخانەکانن و هەروەها باشبوونی خزمەتگوزاری تەندروستی و باشکردنی سیستەمی هەر نەخۆشخانەیەک بەشێکی گرنگی پەیوەستە بەو خزمەتگوزاریانەی کە پەرستارەکان پێشکەش بە نەخۆشەکانی دەکەن، هەروەها ئەو چاودێریەی کە لە قاوشی نەخۆشخانەکان پەرستارەکان پێشکەش بە نەخۆشەکانی دەکەن. با بزانین ئایا پەرستارەکان کێن و ئەرکیان چییە لە نەخۆشخانەکان و بە تایبەتی لە قاوشەکان چ خزمەتگوزاریەک پێشکەش بە نەخۆشەکان دەکەن و ئایا گرفتیان چییە لەگەڵ ئەو نەخۆشانە و هەروەها لەگەڵ تێگەیشتنی هاوڵاتیان سەبارەت بە خزمەتگوزاریە پەرستاریەکان. لەگەڵمان بن. لە نەخۆشخانەکاندا ئەو خزمەتگوزاریە پزیشکیانەی کە پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت لەلایەن چینە جیاوازیەکانی ناو نەخۆشخانەوە پێشکەش دەکرێت کە بریتین لە پزیشکان بە سەرجەم پلەکانیانەوە کە پێک دێت لە پزیشکانی نیشتەجێی خولا و پزیشکی پلەبەند و هەروەها پزیشکی پایەبەڵند و پسپۆڕیە جیاوازیەکان لە پزیشکانی پسپۆڕ بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ پەرستاران و کارمەندانی تەندروستی و هەروەها کارمەندانی تاقیگە و بەشی تیشک و بەشەکانی دیکەی نەخۆشخانە هەموو ئەمانە پێکەوە بە تیمێک کار دەکەن بۆ گەیاندنی خزمەتگوزاری تەندروستی بە هاوڵاتیان و چارەسەرکردنی نەخۆشیەکانیان. لەم بەرنامەیەدا بە شێوێکی تایبەت باز لە خزمەتگوزاریە پەرستاریەکان دەکەین، واتە ئەو خزمەتگوزاری و پشکنینە سەرەتاییانەی کە لەلایەن پەرستاران و کارمەندانی تەندروستیەوە بۆ نەخۆشەکان ئەنجام دەدرێت بە شێوەیەکی گشتی کاتێک نەخۆش لەلایەن پزیشکێکەوە دەبینرێت و دەستنیشانی نەخۆشیەکەی بۆ دەکرێت، هەروەها چارەسەری بۆ دەنووسرێت، پاشان لە قاوشی نەخۆشخانەکان داغڵ دەکرێت. ئەوەی دەمێنێتەوە پێویستە پەرستاران و کارمەندانی تەندروستی چاودێری نەخۆشەکان بکەن و ئەو دەرمان و چارەسەریانەی کە پێویستە پێیان بدرێت بۆیان ئەنجام بدەن. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. پەرستار کێیە و ئەرکی چییە؟ کاتێ دەوترێ پەرستار واتە ئەو کەسانەی بواری تەندروستی کە لە نەخۆشخانەکاندا بە تایبەت لە قاوشی نەخۆشخانەکاندا خزمەتگوزاری پەرستاری پێشکەش بە نەخۆشەکان دەکەن. خزمەتگوزاری پەرستاری مەبەستمان لە چییە؟ کاتێک نەخۆشێک لە هەر جێگایەک بێ لەلایەن پزیشکێکەوە دەبینرێ. پزیشکە کە ئەرکی دیاریکردنی نەخۆشی نەخۆشەکەیە لەگەڵ دانانی پرۆتۆکۆڵێکی چارەسەر، هەروەها نووسینی چارەسەری بەو نەخۆشە. دوای ئەوەی نەخۆش لە لای پزیشک دەبێتەوە دەچێتە قاوش داغڵ دەبێت. ئەو دەرمانانەی کە بۆی نووسراوە ئەو پرۆتۆکۆلی چارەسەر و چاودێری کە لەلایەن پزیشکەکەوە بۆی دیاری کراوە لە قاوش جێبەجێ دەکرێت لەلایەن پەرستارەوە. هەرچەندە پێویستە بزانین پەرستار کە دەوترێ پەرستار یاخود پەرستاری پەیمانگایە یاخود پەرستاری زانکۆیە. هەرچەندە کۆمەڵێک پیشەی دیکەمان هەیە وەک تەندروستی کۆمەڵ و کۆمەڵە پیشەی دیکەیە کە لە پەیمانگاوە دێن، هەموو ئەمانە بە شێوەیەکی گشتی پیان دەوترێت کارمەندی تەندروستی لە ناو خەڵکیدا بە مەعاون طوبی ناسراون. ئەمانە لە نەخۆشخانەکانە ئەرکیان جێبەجێکردنی ئەو دەرمان و چارەسەریەیە بۆ نەخۆشەکان کە بۆی نووسراوە، هەروەها چاودێریکردنی بارودۆخی تەندروستی نەخۆشەکان. بەڵام ئەوەی دەمێنێتەوە پەرستاری زانکۆیە. پەرستاری زانکۆ
لە ڕووی زانستیەوە تا ڕادەیەک لە ڕووی پیشەی و زانستیەوە ئەرکی زیاترە وەک لە پەرستاری پەیمانگا و پەیمانگاکانی دیکە هەندێک پرۆسەی پزیشکی ئەنجام دەدات لەوانە بۆ نمونە دانانی سۆندەی لوت بە نمونە بۆ نەخۆشەکان هەروەها چاودێریەکی بەرزترین نەخۆشەکان دەکات لە ڕووی زانستیەوە لە قاوش و هەروەها پێوانەکردنی ڤایتەڵ ساین بۆ نەخۆشەکان ئەنجام دەدات. ئێستا لە قاوشی نەخۆشخانەی بەخشینین وەک دەبینین دەچینە لای هەندێک پەرستار و دەیان دوێنین تا بزانین ئایا ئەرکی پەرستارەکان لە زاری خۆیانەوە ببیستین ئەرکیان چییە و چی بۆ نەخۆشەکان دەکەن. هیوا ئەحمەد پەرستاری زانکۆیە باز لەو خزمەتگوزاریە پەرستاریانە دەکات کە لەلایەن پەرستاری زانکۆ پێشکەش بە نەخۆشەکان دەکرێت هەروەها بە شێوەیەکی گشتی پلەی زانستی و ئەرکی پیشەیی پەرستارانی زانکۆ ڕوون دەکاتەوە. کاک هیوا سوپاس بۆ ئامادەبوونت. سواز بۆیەوەش بەخێر بێن. سەلامەت بێ. ئەمانەیە باسێک لە پەرستار بکەین بە شێوەیەکی گشتی ئایا پەرستار کێیە وەک خوێندن چی تەواو ئەکات و ئەرکی چیە دواتر لە نەخۆشخانەکان ئایا گیر و گرفتی چییە لەگەڵ ئەو ئیشانەی کە بۆ نەخۆشەکان ئەنجامی ئەدا ئەو خزمەت گوزاریانی پێشکەشی ئەکا و هەروەها دواتر بینە سەر ئەوەی ئایا ئێوە گلەیتان چییە لە سیستەمی تەندروستی و لە دەستگا کە پەیوەندیدارەکان سەبارەت بە دامەزراندن ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئایا پەرستاری زانکۆ کێ ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە. سواز بۆ ئامادەبووتان سواز بۆ بەهانەهاتنتان بۆ جیلێکی تایبەتی کۆمەڵگاکەوە پێوترێ پەرستار لە ڕاستیە خۆی ئەگەر بێت و باشی سەرەتایی مێژووی دروستبوونی پەرستاری بکەین لەلایەن فلۆرەنس نایتینگڵەوە کاتێ ئەو لە سەردەمی خۆی و لە کاتی خۆیان خزمەت گوزاری پەرستاری پێشکەش بەو کەسانە کردووە بەو بریندارانەی جەنگ کردووە بەو کات و ساتەی کە لە سەردەمی خۆیان بووە بەپی پێویستی و بەپی ئەو حاڵەتانی کاتۆتە بەردەمی خزمەت گوزاری پەرستاری پێشکەش کردوون وردە وردە ئەمە تەتەوری کردو و بەرەو پێش چووە و تاوەکو بووە بە بەشێکی گرنگ کە ئێستاکانە لە خەستخانەکانە هەیە تاوەکو ئەوەی کەوا واتە پێش ئەو بەڕێزی کە باست کرد پەرستار وەک پەرستار نەبووە ئەکرێ بڵین سەرەتای دروستبوونی و دەست بەکاربوونی شتێک کە بە ناوی پەرستارەوە ئەگەڕێتەوە مێژووی دروستبوونەکەی بۆ ئەو تاوەکو بە دایک یاخود بە باوکی پەرستاری ئەناسرێنێت چکە خۆی ئافرەت بووە لەو سەردەمی زووکەوە ئەم ئافرەتە فلۆرەنس نایتینگڵ خزمەتگوزاری پەرستاری پێشکەش کردووە هەڵبەتە لەو کات و سەردەمەی خۆیان بە شێوەیەکی تایبەت نەبووە هەر بەو شێوازەیەکەوە لە ڕووی خیبرە و پێداویستی و ئەو زمون و شتانەی کە هەیبووە لەو کاتەیە پێشکەشی کردوون و وردە و دەوەکو وتمان ئەمە هەر چۆن بەشەکانی تری بۆ نمونە پزیشکی و یاسایی بیزڵبوت ئەو بەشانە هاتوود بە چۆن بڵێ بە شێوەیەکی زانستی و تەندروستیانە کۆلێژی بۆ کراوەتەوە لە ئێستاە کۆلێژێکە بە ناوی کۆلێژی پەرستاری و کەسی دەرچووی ئەم کۆلێژە پاش 4 ساڵ خوێندن لەوانە پزیشکیەکان و لەو بابەتانی کەوا تایبەتمەندە بە بەشی پەرستاری وەکو خوێنی پرۆسیجەرات وەکو خوێنی ئەو بابەتانی کەوا تایبەتە بە خزمەتگوزاری و پێشکەشکردنی چارەسەری تەندروستی بۆ نەخۆش ئەم بە شێوەیەکی زانستی تەبعاً چونکە وەکو وتمان لە سەرەتادا بە شێوەیەکی چۆن بڵێ تا ڕادەیەک ڕەندەم لی بووە وردە وردە ئەمە بووە بە شێوەیەکی زانستی و لە کۆلێژەکانە بەرنامە و مەنهەجیان بۆ دانراوە ئێستا کاروبار و ئەرک و بە شێوەیەکی کاری پەرستار بەڕوونی بە سیستەم دیاری کراوە بیزەبت بە شێوەیەکی ئەمە شتێکمانەیە پێوترێ گایدلاینی عالەمی یاخود چۆن بڵێ جۆب دیسکریپشن واتە دیاریکردنی ئەرکی پیشەیی بۆ هەرێک لە هەر بوارێکا بێ چۆن پزیشک بەشی ینی ئیش و کاری جیاکراوەتەوە بە ئامان شێوە پەرستارێک و بە ئامان شێوە کەسێکی ئەندازیار مامۆسایەک بە ئامان شێوە ئەمیش ئیش و کاری بۆ جیاکراوەتەوە و تایبەتمەندە ئیشەکانی لە مەجالێکی فراوانە و ئەو پێویستیانی کەوا نەخۆشە و چارەسەر و چاودێری پێویستە لەلایەن پەرستارەکانەوە بەپی بیزەوت بەپی ینی تایبەتمەندی جۆر و ئیشەکەی پێشکەشەکەن زۆر باشە کاک هیوا دوای ئەوەی کە لە کۆلێژی پەرستاری تەواوەکەن وەک پەرستار ئەتوانن لە نەخۆشخانەکان خزمەت بکەن ئایا لە دوای ئەوەش تەواو ڕاستەوخۆ لە نەخۆشخانەیەکن و تەواو یاخود ئەسوڕێنەوە لە بەشەکان بۆ جێگایەکی تر دواتر سابت ئەبن
بەڵێ هەروەکو بەشی پزیشکی چۆن سەرەتا بە بەشی نیشتەجی خولاوە دەست پێکەن لە دوای تەواوبوونی لە کۆلێژ لە دوای تەواوکردنی ئەم کۆلێژەش 2 ساڵ پێوترێ ڕۆتیشن و خود خولانەوە لە نەخۆشخانەکاندا هەموو ئەو شوێنانەی کەوا وەکو باسمان کە چکە تۆ لە زانکۆیە بەشی زۆرێک لە بابەتەکانە خوێنی بۆنە تایبەتمەند بە مناڵان بە ژنان بە بوارەکانی نەشەرگەری هەناوی هەرێک لەوانە بە شێوەیەکی تایبەتمەندە خوێنرێت بۆ زیاتر ینی پراکتیکردنی ئەو معلوماتە زانیاریە سیۆریانە یاخود ئەو بابەتانی کەوا لە جامعە خوێنێتی بۆی کەوا بە شێوەیەکی ئەمەلی و پراکتیکی بتوانێت جێبەجێ بکە بۆ ماوەی 2 ساڵ لە نەخۆشخانەکانە ئەخولێنەوە و ینی بە شێوەیەکی زانستی ئەزمون لە سەرجەم بەشەکان پەیدا بکەن بە ماشێوەکە ئەی دواتر دوای 2 ساڵەکە دوای 2 ساڵەکە پێوترێ فیکسکردن یاخود جێگیربوون لە شوێنێک لە نەخۆشخانەیەک بەپێی ئەوەی کەوا بۆ نمونە ئێمە لە دوای تەواوکردنی کۆلێژی بڵێن پەرستاری ئەتوانێت لە بوارەکانی پەرستاریە بەشی ماستەر و دکتۆرا و ینی بەرەو زیاتر و پۆست دکتۆرا و ئەسیستان پرۆفیسۆر و ئەوێک لەوانەی کتاوەکو بابەتەکان بە شێوەیەکی زانستی و علمی تێپەڕێنێت بەپێی خواست و حەزی کەسەکە بۆ نمونە حەزی لە بوارێکی نەشەرگەریە ئەتوانێت لە نەخۆشخانەیەک بەپێی ئەو بوار و حەزی کە خۆی هێتی یاخود لە مناڵان یاخود لە هەر بەشەکە ژنانە لە چێ لەو شوێنە جێگیرەکرێت بەپێی پێویستی و بەپێی حەزی کەسەکە. بە شێوەیەکی گشتی پەرستارانی زانکۆ و کارمەندانی تەندروستی کە دەرچووی بەشە جیاوازەکانی پەیمانگا پزیشکەکانن لە قاوشەکانی نەخۆشخانەکاندا چاودێری نەخۆشەکان دەکەن و خزمەتگوزاری پزیشکیان پێشکەش دەکەن. پەرستاران و کارمەندانی تەندروستی لەگەڵ سەرجەم کارمەندانی دیکەی بەشەکانی نەخۆشخانە شان بەشانی پزیشکان بە شەو و ڕۆژ خزمەت بە نەخۆش دەکەن لەو کاتەی کە هەمووان نووسون سەردانی نەخۆشەکان دەکەن و خزمەتگوزاری پزیشکیان پێدەگەێنن ئازارەکانیان لا دەبن. کورتی بمانەوە بزانین پەرستاری زانکۆ ئەرکی چییە لە ناو نەخۆشخانەکانە چی ئەکات وە لە چی بەرپرسیارە پاش داخڵکردنی نەخۆش لەلایەن پزیشکەوە ئەم یەکەمین کەس کە بەرێکەوێت پەرستارە پەرستار بە شێوەیەکی گشتی ئەرکی چاودێریکردن و هەڵسەنگانی یاسی نەخۆشەکەیە و شتێکمانەیە پێی دەوترێت ڤایتاڵ ساین واتە نیشانەی زیندوێتی نەخۆشەکەکەوە هەرێک لە پلەی گەرمی و زەخت و لەیانی دڵ و شەکرە و ڕێژەی هەناسە و ڕێژەی ئۆکسجین لە لەشی نەخۆشەکەیە تۆ بە شێوەیەکی سەرەتایی چاودێری هەرێک لە ماناکەی هەر نەخۆشێک کە داغڵ کراوە پێوانەکردنی پەستانی خوێنی شەکرا لێدانی دڵی هەروەها ژماری هەناسەکانی لە خولەکێژین پەرستارەکان وەک چاودێری بۆ ئەنجام وەک چاودێری سەرەتایی ئەمە ئەگەر بۆ دواتریش بەپێی حاڵەت و تایبەتمەندی نەخۆشەکە بۆ نانێ نەخۆشمانەیە پاش ئەوە پێویستی بە سۆندەی لوتە یاخود بە سۆندەی میزە یاخود پێویستی بەکردنی عیلاج و چارەسەرە لەلایەن دکتۆرەکەەوە کە بۆی ینی دانراوە و دووسراوە هەرێک لەم کارانەی کەوا لە قاوشایە لەلایەن پەرستارەکەەوە ئەنجامەدرێ بۆ نەخۆشەکە سەرباری ئیشە عیلمی و زانستیەکانیش کە ئێمە ئەوەشمان لەبیر نەچێتکەوە ئەرکێکی دیکەی پەرستار کەوا خاڵێکی مویمە تا ڕادێکی زۆر بەوەی ئەو لۆد و قەرەباڵغیەکەوە لەسەر پەرستارە بە شێوەیەکی گشتی لە نەخۆشخانەکانە کە ناتوانێت بەجێ بگەێنێ ئەویش لایانی دەرونی نەخۆشەکەیە ئەکرێ بڵێن پەرستار ڕۆڵێکی سەرەکیە بینێت لەلایەنی پشگیریکردن لە نەخۆش لە ڕووی دەرونیەوە سەرباری ئەو ئیشە زانستیانی کەوا بۆی ئەنجامەدەن. زۆر باشەواتە پێ وایە کە پەرستارەکان پێویستە سەرڕای ئەو کاروبار و پرۆسانی کە بۆ نەخۆشەکانی ئەنجامەدەن لە ڕووی دەرونیشەوە سەپۆرتیان بکەن. بەتاکید یەکێ لە ئیشەکانی پەرستاری پێوترێ سایکۆلۆجیکەڵ سەپۆرت واتە پشگیریکردن و بەرزکردنەوەی لایەنی معنەوی نەخۆشەکە و لایەنی دەرونی نەخۆشەکە. زۆر باشە کاک هیواد دەوترێ هەر نەخۆشخانەیە کە بە پێشکەوتوو باز دەکرێت کە نەخۆش حەز ئەکا سەردانی بکە کە دەوترێت لەو نەخۆشخانەیە خزمەت زۆرە بەشێکی زۆری پشت دەبەستێ بە نێرسین کیر واتە پشت دەبەستێ بە سیستەمی پەرستاری و خزمەتگوزاری پەرستاری ئایا لە ڕووی چاودێری پەرستاری و تا چەند پێشکەوتۆ نەخۆشخانە ئایا تۆ پێ دوای ئێستا لە ڕووی ژمارەی پەرستارەکان بە تایبەت پەرستاری زانکۆ لە نەخۆشخانە حکومیەکان
تا چەند لە نەخۆشخانەکانی کوردستان بەشی پێویستە و ئایا پێویستە چی بکرێ؟ بەڕاستی خۆی ئەوەی ئەکرێ بڵێن بە تاکید هەر نەخۆشخانەیەک بتەوێت ئاستی پێویست خزمەتگوزاری بە نەخۆش بکات پێویستە سەرەتا نێرسین کەی یاخود چاودێری تەندروستی لەلایەن پەرستارەکانەوە بە شێوەیەکی و کوالێتێکی باش پێشکەش بکە ئەمەش بە ژمارەیەکی باشی پەرستارەکرێت چونکە ئێمەوەمان لەفکر نەچێت بە شێوەیەکی عیلمی و ستاندەردی گیانی هەر پەرستارێک بەرامبەر بە 5 نەخۆش و چاودێریکردنی 5 نەخۆشە لە حاڵەتێکە ئەگەرباری ئاسایی جێگیر بێ و لە قاوش داخل کرابێ و جیاوازتر بۆ بەشەکانی عینایە و ICU هەرێک لەو بەشانەی کەواتر هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی باسی قاوشەکەین بەڵام بەداخۆ من لە ئێستاە وایە بینم لە نەخۆشخانە حکومیەکان تا ینی ڕێژەیەکی کەم لە پەرستارەیە بۆی کەوا بتوانێت خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە نەخۆش کات تەنانەت هەنێ جار یەک پەرستارێک 10 بۆ 15 نەخۆش چاودێریەکە ئەمەش سەرنجام زەرمەندی سەرەکی ئەو کەسەیەکەوە سەردانی نەخۆشخاناکە پێوترێت نەخۆش چونکە بەشی پێویست و ئاسی پێویست لەوانەیە نەتوانێت خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکات تۆ لەکوێ بتوانانی چاودێری 5 نەخۆشکە یاخود 15 نەخۆش بەواتای ئەوەی کەوا سێ هێندەی ئەو ئەرکو و مەسئولیەتە و خزمەتەی کەوا لەسەرێتی ئەدرێتە سەر ئەو پەرستارەیە ئەمەش واکات کەوا خەلەل یاخود بەشی پێویست خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە نەخۆش نەکرێت بەشێک لەو گلێ و گازندەی کە هاوڵاتی هەیەی دەگوترێ دەچمە نەخۆشخانەیە ئیهمال کراوم کەس نایە بەلامە کەس زەختێکم بۆ ناگرێت کەس هینێکم بڵێن شەکرەیەکم بۆ ناگرێت ئەمە بەشێکی لە قسەکانت ڕادیار بوو کە بەشێکی دەگڕێتەوە بۆ کەمی ژمارەی پەرستاری پێویست لە نەخۆشخانەکاندا چونکە تاوەکو ژمارەی پەرستار زیاتر بێ خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە نەخۆش دەکرێت ینی من ئێستا هەندێک نەخۆشخانەم دیوە بەڕاستی پەرستاری کەم لێە لەبەر ئەوەی دیارە بارودۆخی حکومەت وەها بووە بەهۆی قەیرانەکان و بابەتەکانی دیکەوە نەیتوانیوە دامەزراندن ئەنجام بدا کە هیوادارین باش ببێ ئینشاءالله لەمە دووە بە تایبەت لە بوارە پزیشکێکا دامەزراندنی زۆر ئەنجام بدرێت تاوەکو خزمەتگوزاری پێشکەش بە نەخۆش بکرێت واتە تەنها پەرستارێکیان داناوە بۆ کۆمەڵە نەخۆشی گرنگ نەخۆشەکانی دیکە کە ئەس بڵێن باری تەندروستیان زۆر خراپ نەبووە هیچ پەرستارێک نەبووە کە چاودێری بکە ڤایتەڵەکانی بۆ بگرێ یاخود هەندێک پرۆسی باشی بۆ ئەنجام بدا ئەمە بە دڵنیایەوە پشگیری قسەکانی جەنابتە کە ژمارەی پەرستار نەگەشتوەتە ستاندەردی جیهانی کە ئەگەر بتەوێت جگە لە پەرستاریان ئێمەگەر لە پزیشکیش بڕواین بە هەمان شێوە گرفتی گەورە و بۆشایی گەورەمان هەیە ژماری پزیشکمان لە چاو نەخۆشکەمە بە هەمان شێوە پەرستاریش بە پێی ستاندەردی جیهانی ئەبێ کە بۆ هەر 5 نەخۆشێکی بێکێشە پەرستارێکمان هەبێت بەڵام لە نەخۆشخانەکانی خۆمان ڕەنگە لە هەندێک قاوش لە 40 نەخۆش پەرستارێکی نەبێت. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. ئەم نەخۆشە لە هۆڵی نەشتەرگەری دێتە دەرەوە بە لەسەرخۆیی بۆ ئەو ژوورە دەبرێت کە تێیدا دەمێنێتەوە پاشان پەرستارێک بەخۆی و جیهازەکەیەوە سەردانی دەکات تاوەکو پێوانە سەرەتاییەکانی پشکنینی پەستانی خوێن و هەروەها شەکرە و لێدانی دڵ و ئۆکسجینی بۆ ئەنجام بدات ئەگەر هەرێکێک لەم خوێندنەوانە گرفتێکی تێدا بێت یاخود نەخۆشەکە گرفتێکی هەبێت پزیشکەکە ئاگادار دەکاتەوە ئەو پزیشکەی کە سەرپەرشتی قاوشەکە دەکات پاشان پێکەوە سەردانی نەخۆشەکە دەکەن و هەرچیەک پێویست بێ بۆی ئەنجام دەدەن. ڕزوان عومەر کارمەندێکی تەندروستیە باز لەو خزمەتگوزاریە پزیشکیانە دەکات کە لە بەشەکەی ئەوان بۆ نەخۆشەکان ئەنجام دەدرێت. کاک ڕزوان ئێوە لێرە چی ئەکەن بۆ نەخۆشەکان چی ئەنجامەدەن؟ ئێمە وەکو کارمەندانی تەندروستی لەم بەشەدا کە دکتۆرەکە چەند پشکنێکی سەرەتایی بۆ نەخۆشەکە ئەنووسێ لێرە ئەنجامی ئەدەین. وەک چی ئەو پشکنانە وەک چی؟ وەکو هێڵکاری دڵ و ڕێژەی پەستانی خوێن و شەکرە و ڕێژەی ئۆکسجین و لێدانی دڵ و زۆر باشە. ئەی جگە لەم پشکنانە چیتر ئەکەن لێرا بۆ نەخۆشەکان؟ لەم بەشەدا پاژەوەی کە دکتۆرەکە نەخۆشەکە بینێ بە پێی حاڵەتەکەی و ئەو چارەسانەی کە بۆ نەخۆشەکە ئەنووسرێ ئێمە لێرە ئەنجامی دێن بۆ نمونە کانۆلا دانان و عیلاجکردن و
تەداوی و دوورینەوە چەند ئیشێکی زۆر باشە لە هەمان کاتە هاوکاری پزیشکەکانی شەکەن کاتێ نەشتەرگەریەکی بچووک ئەنجامەدەن بەڵێ بەڵێ. ئێستا کارمەندێکی تەندروستی یەکێک لەو خزمەت گوزاریە تەندروستیان یاخود پەرستاریانە ئەنجامەدا بۆ نەخۆشێک کە لەلایەن پزیشکێکەوە نێردراوە تاوەکو دەرمانێکی بۆ بکرێت دەرزیەکی بۆ بکرێت دەرزیەکەوا پێویستەکە لە ڕێگەی کانۆلاوە بووی وەری بگرێت. ئێستا کارمەندەکە بۆ ڕێگا زانستی کە فێری بووە کانۆلا بۆ نەخۆشەکە دادەنێ. لێرەدا ئەمەوێ ئیشارەت بە خاڵێکی گرنگ بکەم لەو دەرمان و چارەسەریانەی کە پەرستارەکان یاخود کارمەندانی تەندروستی بۆ نەخۆشەکانی ئەنجامەدەن هەندێک جار لێک تێنەگەیشتن ڕوو دەدات، هەندێک جار وتەی هەڵا باز دەگرێت سەبارەت بەم خزمەت گوزاریانە کە پێشتر باسی کرد کە نەخۆشەکان دێن لە دەرزیەکە ئەترسن یاخود لە کانۆلا دەترسن. هەندێک بەو ناونیشانەی کە دەڵێن لە دەرزی ئەترسین دەرزی هەڵە دراوە ئەترسم دەرزی نادەم لە خۆمە دەرسن دەرزیەکی هەڵم بۆ بکرێ. خۆشەویستان پێش هەموو شتێک پێویستە بزانین ڕاستە دانانی کانۆلاکە و ئەگەر دواتر کە دەرمانەکە دەرزیەکەی بۆ ئەکات کاری پەرستارەکەیە، بەڵام لە ڕووی بەرپرسیارەتیەوە هیچ بەرپرسیارەتیەک لەسەر پەرستار یاخود کارمەندە تەندروستیەکە نییە، چونکە بڕیارەکە پزیشکێک داوێتی. لە هەمان کاتا ئەم دەرمانە ئەگەر گرفتێک بۆ نەخۆشەکە دروست بکە بە مەرجێک پرسیاری پێویست و هەروەها ڕێکاری زانستی گیرابێتە بەر تەنانەت نەک پەرستارەکە و کارمەندەکە پزیشکەکەش بەرپرسیار نییە لەو دەرمانی کە بۆ نەخۆشێک نووسراوە. بۆ نمونە ئەم نەخۆشە ئێستا کانۆلای بۆ دانراوە پاشان دەرزیەکی بۆ وەکرێ. ئەم دەرزیە لە ڕووی زانستیەوە بەپێی پێوەرەکان هیچ گرفتێکی بۆ نەخۆشەکە نییە، واتە نەخۆشەکە نەخۆشێکی دیاریکراوی نییە کە ئەم دەرزیە لێ مەنعکرابێ. بەڵام لەگەڵ ئەمەشدا ڕەنگە دوای ئەوەی کە دەرزیەکەی بۆ وەکرێ کارمەندەکە دەرزیەکەی بۆ وەکات نەخۆشەکە تووشی هەستیاری ببێت بە دەرزیەکە یاخود هەندێک کاردانەوەی لێ دەربکەوێکە پێی دەوترێ نەخۆشەکە حساسێتی بەو دەرمانە هەبوو. لەم کاتەدا نە کارمەندە تەندروستیەکە و نە پزیشکەکەش بەرپرسیار نین و بە تاوانبار دانانرێ. بەڵام بەداخەوە ڕەنگە لەبەر کەمی هۆشیاری تەندروستی لە کۆمەڵگەی خۆماندا ئەم حاڵەتانە بە هەڵەی پزیشکی یاخود بە دەرزی هەڵە لێک بدرێتەوە. ئەم دەرزیەی کە بۆ نەخۆشەکە ئەکرێ ڕەنگە بۆ 100 کەسی دیکە بکرێ، هیچیان مشکلیان پێی نەبێت، بەڵام کەسەکە خۆی گرفتی ئەبێت لەگەڵ ئەو دەرزیەیە و حساسێتی پێی ئەبێت. ڕەنگە بڵێن ئەگەر نەخۆشەکە حساسێتی لەگەڵ ئەو دەرزیە هەیە پێویستە پزیشکەکە بۆی نەنووسێ، بەڵام خۆشەویستان هەموو کات پزیشک نازانێ ئەم نەخۆشە حساسێتی بەو دەرزیە هەیە تاوەکو نەخۆشەکە خۆی پێی نەڵێ، واتە ئەم نەخۆشە پێشووتر ئەو دەرزیی کردبێ و دەرکەوت بێ هەستیاری پێی هەیە، پێویستە بە پزیشکەکەی بڵێ تاوەکو بۆی نەنووسێ. بەڵام ئەگەر ئەم نەخۆشە پێشووتر ئەو دەرزیەی نەکردبێ هیچ پزیشکێک لە هیچ جێگایەکی دنیا بە هیچ زانستێک ناتوانێ بزانێکە ئەم نەخۆشە ئەو دەرزیەی پێ ناکەوێ، ناچار بۆی دەنووسرێ. پاش ئەوی بۆی دەنووسرێ پشکنینێک بۆ نەخۆشەکە ئەنجام دەدرێت پێی دەوترێ ئەلێرجی تێست پشکنینی هەستیاری. ئەگەر لە پشکنینەکەیە مشکلەی نەبوو واتە دەرزیەکە بە بێکێشە بۆ نەخۆشەکە دەکرێت. لەم کاتەشدا بەداخەوە هەندێک جار پاش ئەوەی پشکنینی هەستیاری بۆ نەخۆشەکە ئەنجام دەدرێت نەخۆشەکە هیچ گرفتێکی بۆ دەرزیەکە نییە، بەڵام دوای ئەوەی دەرزیەکەی بۆکەی نەخۆشەکە تووشی کۆمەڵێ نیشانەی وەک تەنگە نەفەسی و حساسێت و گرفتی دیکە دەکات. لەم کاتانەشدا پێویستە ئەو هۆشیاریەمان زیاد بکەین، نە پەرستار و کارمەندە تەندروستیەکە و نە ئەو پزیشکەی بۆی نووسیوە بەرپرسیارن و تاوانیان نییە، لەبەر ئەوەی هیچ کەسێک نازانێ ئایا ئەم نەخۆشە دەرزیەکەی پێ دەکەوێت یان نا تاوەکو ئەو کاتەی بۆ جاری یەکەم تاقیە کاتەوە. بینەرانی خۆشەویست، لەمە دوا لە دوای هەر بەرنمەیەکی تەندروستی پاشکۆیەکی کوردتان پێشکەشەکەین. پاشکۆی بەرنامە تەندروستیەکە هەرجارە و ڕێنماییەکی کورد یاخود زانیاریەکی کورد لەباری تەندروستی ئێوە دەخینە ڕوو بەو هیوایی کە سوودی لێوەربگرن. پاشکۆی ئەم جاری بەرنامەی تەندروستی پێم باش بوو هەندێک ڕێنماییتان بدەینێ سەبارەت بە دەرمان بە تایبەت کۆمەڵێت دەرمان کە بۆ ئەم بەرنمەیە بۆم ئامادەکردوون، ئەوانیش پێیان دەوترێ نەن ستیرۆیدڵ ئەنتی ئینفلامەتری دراگز، واتە ئەو دەرمانانەی
کە لە نێو خەڵکیدا بە ئازارشکێنی بەهێز بە ناوبانگن ئەوانیش چی دەگرێتەوە جەماعەتی ڤۆڵتارین، پرۆفین، میلۆگزیکام، پرۆکاین، هەروەها ناپرۆکسین کۆمەڵە دەرمانن کە هەموو ئەم دەرمانانە بە جەماعەتی ئازارشکێنی بەهێز لە نێو خەڵکیدا باون بەڵام لە ڕاستیدا لە ڕووی زانستیەوە دەرمانەکان پێیان دەوتێ نەن ستیرۆیدڵ ئەنتی ئینفلامەتری دراگس واتە ئەم دەرمانانە ئەنتی ئینفلامەترین واتە پێش هەموو شتێ هەوکردن کب ئەکەنەوە دژی هەوکردن دژی ئیلتیهابات کارەکەن ئیلتیهاباتیش هۆکاری زۆرە هەندێک جار میکرۆبە هەندێک جار واتە ئینفێکشنە هەندێک جار بەرکەوتنە هەندێک جار کۆمەڵی هۆکاری دیکەی هەیە بەڵام ئەم دەرمانانە کە تەسیرێکی بڵێن ئیلتیهابیان هەیە کە بڵێن ئیلتیهاب کەمەکەنەوە دژی هەوکردن کارەکەن دژی میکرۆبەکە کار ناکەن واتە وەک دەرمانی دژە بەکتریا دژ بە بەکتریاکە کار ناکەن بەڵکو ئەمان هەوکردن ئینفلامیشن کەمەکەنەوە ئەمە یەکێکە لە ئیشەکانیان و یەکێکی دیکە لە ئیشەکانیان بریتە لە ئازارشکێن پێنکیلەر واتە ئازارە بەهێزەکان لە ناو دەبن ئەمە یەکێکە لە ئیشەکانیان یەکێکی دیکە لە ئیشەکانیان بریتە لەوەی کە ئازار دەشکێنن واتە ئازارە بەهێزەکان لە ناو دەبن هەمویان ئەم دوو خاڵیان تێدا دێتە دی واتە هەم دژی ئیلتیهاباتن بەڵام وەک وتمان دژی میکرۆبەکە نین میکرۆبەکە لە ناو نابن میکرۆبەکە پێویستە بە ئەنتیبایۆتیک یا دژە بەکتریاکان لە ناو بچن ئەوەی کە جەماعەتی ئێنسەید یاخود ئازارشکێنە بەهێزەکانی کەن تەنها ئینفلامیشن کەمەکەنەوە پرۆسەکە کەمەکەنەوە کە ڕەنگە بەهۆی میکرۆبیا هەر هۆکارێکی دیکەوە پرۆسەکە دروست بوو بێ پرۆفین، ڤۆڵتارین، ئەسپرین، ناپرۆکسین، میلۆگزیکام هەموو ئەم دەرمانانە ئەم دوو خاڵیان تێدا بەدی دەکرێت بەڵام هەندێک دەرمان لە هەر لەم گروپە ئیشی دیکە دەکەن بۆ نمونە ئەسپرینمان هەیە کە وەک دەڵێ خوێن ڕوونەکاتەوە یەکێکە لەو دەرمانانەی ئەسپرین بە هەمان شێوە ئازارشکێنە و دژی ئیلتیهابات کارەکە لە هەمان کاتدا ئیشێکی دیکەی هەیە کە لە سەروی ئەم گروپەوەیە پێی دەوترێ کەمکردنەوەی خستی خوێن یاخود با بڵین لە ڕووی زانستیەوە ئەنتی پلەیتلێت دژی پەڕەکانی خوێن کارەکە ناهێڵی خوێن بمەیەت هەندێک جار بەکاردەهێنرێت وەک چارەسەری پێشوەختە یاخود با بڵین پرۆفیلاکسس پارێزەری پێشوەختە بۆ نەخۆشەکانی جەڵدە بەکاردێت کاتێک تۆ ئەسپرین بەکاردەهێنێ و کەسانەی مەترسی توشبوون بە جەڵتەیان لەیەکرێ ئەسپرین بەکاردەهێنێت تاوەکو درەنگتر یاخود لە بە کۆمەڵی هۆکاری بەسیت خوێنەکەی نەمەیەت و تووشی جەڵدەی دڵ یاخود جەڵدەی مێشکی نەکات خۆشەویستان ئەم دەرمانانە نابێ هاوڵاتی لە خۆڕا بەبێ ڕێنمایی پزیشکی بەکاری بهێنێت مەگەر ئەوەی پێشووتر پزیشک بۆی نووسی بێ بڕیاری بۆ دابێ کەم دەرمانە لە کاتی ئەم ئازارەیە لە کاتی شەقیقە بۆ نمونە لە کاتی ئازاری ئێسکەکانی بەکاری بهێنێت دواتر تەنها لە سەری بکڕێتەوە یا کاتێ پێویستی بوو بەکاری بهێنێ ئەم دەرمانانە بۆچی خراپن ئەم دەرمانانە تا ڕادەیەک لەسەر گەدە قورسن پێویستە بە گەدەی خاڵی بەکار نەهێنرێت هەروەها ئەو کەسانەی کە ڕەبوویان هەیە لێیان قەدەغە کراوە هەروەها هەندێک جار زۆر بەکەمی ئەو کەسانەی کە بەرزەپەستانی خوێن یاخود ضەختیان هەیە وا باشترە کەمتر بەکاری بێنن یاخود لەژێر ڕێنمایی پزیشکیدا بەکاری بێنن بەڵام ئەومان لەبیر نەچێ قەدەغەکراو نین بۆ ئەو کەسانەی کە زەختیان هەیە بەڵکو پێویستە ورتر و کاتێ زۆر پێویست دەکا بەکاربێن لە دوو کاتدا لە چەند کاتێکا ببوون لە سێ کاتدا بە هیچ شێوەی ئەم دەرمانانە نابێ بەکاربێ یەکەم کاتێک کەسێک دەرکەوت بێ هەستیاری بەم دەرمانانە هەیە یاخود حساسێتی هەیە کاتێک کەسێک برینی گەدەی هەبێ و لەو کاتەدا برینەکەی چالاک بێ و خوێنی لێبێ پێی دەوترێ ئەکتیڤ ئەڵسەر بلیدین لەم کاتەدا کەسێک برینی گەدە یاخود قورحەی مەعیدەی هەبێ و قورحەکەی چالاک بێ و خوێنی لێبێ پێویست ناکە و نابێ ئەم دەرمانانە بەکاربێنێ کاتێکی دیکە کەسێ توش بوو بێ بە ڕەبووە و ڕەبووەکەی بە هەمان شێوە چالاک بێ هەندێک جار ئەم دەرمانانە دەبنە هۆی ئەوەی کە حاڵەکەی خراپتر ببێ و گرفتی تەندروستی بۆ دروست بکات ئەو دەرمانانیش وەک لە بەردەستمان دەیڵێنەوە پرۆفینە کە زیاتر بە حەبەپەمەیەکە بەناوبانگە یاخود ئەو تۆزەی کە هاوڵاتیان زۆر بەکاری دێنن ئەگەر لێرەیە بیبینن بە دەمیەکەوە ئەمە ئەو تۆزەیە کە وەک ئازارشکێن بەکاری دێنن بە هەمان شێوە ڤۆڵت فاستە ڤۆڵتارینە بەڵام بە شێوەی تۆز یاخود حەبەکانی دیکە وەک پۆنستان
یاخود مۆبیک و جەماعەتەکانی دیکە ئەم حەبانە بۆ ئازارشکێنی بەهێز بچاکن بەڵام پێویستە پزیشک بیان نووسێ و ئەو هۆکارانی کە باسمان کرد و خاڵانە لە کەسێکدا نەبێ کە بێوێت بەکاری بێنێ. پەرستاران لەگەڵ کارمەندانی تەندروستی چینێکی گرنگن لە نەخۆشخانەکاندا. شانبەشانی پزیشکان و کارمەندانی دیکەی نەخۆشخانەکان ماندوو دەبن، شەونخۆنی دەکەن، هەروەها خزمەت بە نەخۆش دەگەێنن. هەمووان پێویستە ڕێزیان بگرن، هەروەها شایانی ئەوەن کە ماندووبوونیان لە بەرچاو بگیرێ لەگەڵ سەرجەم پزیشکان و کارمەندانی دیکە و هەموو پیشەکانی دیکە. لە هەمان کاتە پێویستە بە پێویست دامەزراندنیان بۆ ئەنجام بدرێ لەگەڵ هەموو پیشە بەڕێزەکانی دیکەدا تاوەکو بتوانن خزمەت بە چین و توێژەکانی ئەم وڵاتە بکەن، بە تایبەتی چین و توێژێکە لە هەمووان زیاتر پێویستیان بە خزمەتە، ئەوانیش نەخۆشن. بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەش کردن تا بەرنامەیەکی دیکە تەندروست باش بێت. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین.